لەسەر ڕووبەری 3000 دۆنم شارەوانی سلێمانی لە عربەت لانەیەکی بۆ سەگ و ئاژەڵە بێلانەکانی ناو سلێمانی کردوتەوە لە ڕێگەی تیمێکەوە. ئەو سەگانەی لە ناو شارن کۆ دەکرێنەوە و دەهێنرێنە ئێرە. ڕێکخراوەکانی بواری ئاژەڵانیش دەڵێن پرۆژەیەکی گرینگە بۆ مەرجەی ئیدارەدانی پرۆژەکە بە دروستی بکرێت و خواردن و خواردنەوەی پێویست بۆ سەگەکان دابین بکرێت. پرسیارەکەوەی ئایا ئەم شوێناگەر هەموو ئەو ئاژەڵانەی بۆ بێنین ئاژەڵەکان دۆخی ئاژەڵەکان لەو کاتەیە چۆن ئەبێ؟ لە ڕاستیە ڕەنگە مەجێگەی چەند هەزار سەگێک ببێ، ئەوەش بیداتێکی زۆر باشە، ینی شێڵتەرێک لە یەکەم جارە ئەو ژمارەیە بگرێ. کردنی شێڵتەرەکەەوە کوتم ئەمە هەنگاوێکی زۆر باش بووە، بەڵام لەگەڵ بە ڕێزان شارەوانی سلێمانی ژێمەوە ئاژەڵ دۆست و چالاکوانیان بوارە قسەمان کردو کە ئیدارەدانەکەی زۆر زۆر گرنگە کە چۆن ئێمە وا بکەین بەیەکەوە کە ئەم سەگانە کە هێنراونە تێرە و لە چوارچێوەی سیاجێکی داخراوە کە بەڕاستی نەگەینەوەی کە بڵین وڵات دەرەوەیان باشتر بوو. شارەوانی سلێمانی سەرپەرشتی کۆکردنەوەی سەگەکانی ناوشار دەکات و دەڵێت تیمەکانیان بە گەڕەکەکاندا دەگەڕێن و ئەو سەگانە کۆ دەکەنەوە کە بێلانەن. بەپێی ئامارەکانیش نزیکەی 20,000 سەگی بێلانە لە نێو شاری سلێمانیدا هەن کە بەشێکیان بوونەتە مەترسی بۆ سەرژیانی هاوڵاتیان و پەلەماری خەڵکی دەدەن. هاتوین ئەم کەمپەمان دروست کردووە، ئەم شەڵتەرەمان دروست کردو بۆ بەخێوکردنی ئاژەڵی بێلانە بە تایبەتی سەگ. تەمان کۆمەڵێک خەڵک بە سوپاسەوە دەستیان کردووە بە گرتنی سەگ و بۆمانەهێنن. من داواکەم لە ناو شاری سلێمانیە، تەمان لە دەرەوەی شار شمولمان ناکە وەکو قەزا و ناحەکان، ئەمە پەس پەیوەندی بە ناو شاری سلێمانی وەیە. هەر کەسێک هەر هاوڵاتیەک هاوکارمان بێ و سەگێکی بەرەڵای لە شوێنێک بینی بتوانێت بیگرێ و بیهێنێ بۆمان، یان بە پێ و بەرنامەی کە خۆمان شارەوانی دامان ناوە هەر ڕۆژی منتیقەیە گەڕەکێک پاکەینەوە سەگەکانەگرینەوەی هێنین. ئەگەر خەڵکێکیش بتوانێت ئەو ئاژەڵە بەرەڵای ئەو سەگانە بگرێ و بیێنێ، ئێمە بە سوپاسەوە لێرە لێی وەرەگرین. تیممانداناوە بۆ خزمەتکردنی ئەم ئاژەڵانە، سیارەی تایبەتمانداناوە بە گواستنەوەی سەگەکان، سیاری تایبەتمانداناوە بە گواستنەوەی خواردن بۆیان لە قەسابخانە و لە گۆشتفرۆشەکان و لەو شوێنانی کە ئیشی خواردنەکەن بڵین مەطعەمەکان، ئەوانش پێماوەت و توانە هاوکارتانە بین بە دابینکردنی خواردن. بڕیارە لەم شەڵتەرە سەگە نێر و مێیەکان گەورە و بچووکەکان جیا بکرێنەوە. گەرچی ڕووبەری 3000 دۆنم بۆ ئەم شەڵتەرە دابین کراوە، بەڵام ئەگەر سەرجەم سەگەکانی سەنتەری شار کۆ بکرێنەوە بهێنرن بۆ ئێرە، ڕەنگە جێگایان نەبێتەوە و پێویستی بە شوێنی گەورەتر هەبێت. ڕامیار عوسمان، کەناڵی پەیام، سلێمانی.